ڕەنگە ئەمریکا یەک وڵات بێت، بەڵام هەڵبژاردننی سەرۆکایەتی دەریەخا بە پێی بەربژارە سیاسیەکان دابەش بوون بەسەر دوو بەرەدا. ئەم پیاوە کە ناوی یەکەمی ئاشکرا کرد جێف پشتگیری بایدن ئەکات. زۆر بێزارم لەم دۆخە، چیتر وڵاتەکە ناناسمەوە، بەڕاستی نایناسمەوە. لەو باوەڕەدام دۆناڵد ترامپ کە توپەتی کرد. بە بڕوای من ترامپ ئابووری باش کرد، بەرنامەی خانەنشینی 401k بەرز کردەوە، کرێی کار زیاتر بووە، پارەی زیاترم دەستەکەوێت و لە بۆرسەشدا پشکەکانم بەرز بوونەتەوە. ئەو دوو بۆچوونە ڕنگدانەوەی دابەشبوونێکی قوڵە لە وڵاتەکەدا. We're divided on partisan and ideological lines. We're divided. لەوانەیە بەهۆی پەتاکەو ببێت کە زۆربەی ڕاوەرگرتنەکان لەسەرەوە بوو، دواتر لەسەرەوە زانیارانە شیکردنەوە کراوە کە بە هەڵەدا چوون. شەوی هەڵبژاردن هیوای شەپۆلەشینەکان نەهاتە دی کە دیموکراتەکان هیوایان بۆ دەخواست لە ڕاوەرگرتنا گشتەکاندا نیشانیدا بوو لە ویلایەتی گرنگی وەک فلۆریدا لە پێش ترامپەوە بوون، بەڵام لە کۆتاییدا فلۆریدا بۆ ترامپ بوو. ئەی بۆچی ڕاپرسیەکان ڕاستدەر نەچوون؟ It could very well be that in the pandemic پشتیوانانی ترامپ هەست دەکەن فرامۆش کراون، هەست بەوە دەکەن خێزانەکانیان فرسەتیان لەدەست داوە. لەو باوەڕەدا مەم جۆرە دەنگانە وای کردووە ترامپ سەرکەوتوو بێت. هەڵمەتەکەی بایدن جەختی کردبووە لەسەر چۆنێتی سەروسەودای ترامپ لەگەڵ پەتاکەدا. پێشبڕکێکەش ئەوە دەردەخات ڕەنگە دیموکراتەکان پێشبینیان باش نەبوو بێت لە فرامۆشکردنی هەندێک بابەتی تر کە وای لە دەنگدەر کردووە پشتیوانی لە ترامپ بکەن. لەو باوەڕەدان پشتیوانی دیموکراتەکان لە پێکاتەی ڕەش شتێک نییە پشتی پێ ببەستین. بە باوەڕی من پێویستی بەکارکردن هەیە بۆ بەدەستێنانی دەنگەکانی ڕەش و لاتین و ئیسپانەکان. کریسی هەنسن لە ویلایەتی دەڵەوەر شوێنی لەدایکبوونی بایدن دەنگی بە ترامپدا بوو. زۆر شتی سەرنجڕاکێشم لە بایدندا نەبینی. پشتیوانی بایدنیش بێث جۆبسن دەڵێت گۆڕانم دەوێت دوور لە دابەشبوون کە لە 4 ساڵی ڕابردوودا ڕوویداوە. نزا دەکەم لە پێناو چاکبوونەوەی وڵاتەکەمان تاکو بتوانین یەک ببینین و پێکەوە گفتوگۆ بکەین و گوێ لە هەموو لایەنەکان بگرین. سەرۆکی داهاتوو دەبێت ڕوبەڕووی پەتای بەردەوام ببێتەوە و لێکەوتە ئابوووریەکانی لە هەوڵی ئەوەشدا بێت سەرکردایەتی وڵاتێکی دابەش بوو بکات.